ئێمە ئامادەکاریەکی تەواومان کردووە کەوا لیژنەکانمان دابش کردووە بە پێشوازیکردنی گەشتیاران بۆ هاتنیان بۆ سنوورەکەمان هەروەها پێدانی ڕێنمایی پیان هەروە دابش پێدانی علاگەیان کاتێک کە لە سەفەرێکی خۆش و گەشتێکی خۆشەکەن لە کاتی لەوێداکە و پاشماوەی کە لە گەشتەکان دەمێنێتەوە بیخەنە ناو علاگەیەک و لەگەڵ خۆیان نبینەوە تاکو دواتر لیژنەکانی کە پاک و خاوێنی بکەنەوە هەروەها لە ڕووی چێشخانە و مۆتێل و هۆتێلەکان سنووە وسی کە لە سنوورمانە یەک هۆتێلیتیایە مۆتێلیتیایە و تەواوی چێشخانەکانی سنوورەکەمان ئامادەکاریەکی تەواویان کردووە لە پێشوازی گەشتیاراندا هەروەها تاکو ئیم شەوی لە سنووری چیاکانی هەورامان بەفرباریوە سیمایەکی زۆر جوانی پۆشیوە سوی لە هەمان کاتا کە ئێسێمە سبێن یەکەم ڕۆژی نەورۆزە یەکەم ڕۆژی ساڵی کوردیە بە هەمان شێوە ئەتوانە و گەشتانە و گەشتیارانەمان کە بێنە سنوورەکە هەم بۆ سروشتی جوانیش هەم بۆ ناو بەفریش دەتوانن بێن و داواکانی لە تەواوی گەشتیاران کەوا سیمایەکی جوانی پارێزاکە و کوردستان بپارێزن ئەو پاشماوەیە کە دەیانەمێنێتەوە لە دوای گەشتەکاندا لەگەڵ خۆیان کۆی بکەنەوە لە بەروی ئەوانەی دوای ئەوان کە دێنە سنوورەکەەوە بتوانن بە ئاسوودەی دابنیشن هەروەها لە ڕووی ئەمنیشەوە هەموو هێزەکانی پارێزگای هەڵەبجە بە دەستخۆشی و سوپاسەوە هێزەکانی ئاسایش پۆلیس هاتوچۆ بەرگری شارستانی تەندروستی هەر هەموو ئامادەکاریەکی تەواو کراوە.